ژێرتاقەکانی کفری مێژووی سەردەمێکی مێژووی دەگەڕنەوە کە بابانەکان نووسیویانەتەوە. بەشێکن لەو شوێنەوارە دێرینانەی شارستانیەت و کەلتوری ناوچەکەیان دەوڵەمەندتر کردووە. ژێرتاق یاخود کە لە سەردەمی عوسمانیەکانە ناوێکی تری بۆ داتاشراوە کە پێی وتراوە تەقاڵتی یاخود وەکو ناوچەکانی تر وەکو ئاسکی کفری وەکو قەرەوەغڵان کەمانە لە سەردەمی عوسمانیەکانە ئەم ناوانیان لێنراوە دواتر هێنراونەتەوە سەر ناوە ڕەسەنە کوردەکەی خۆی کە پێی ئەوترێ ژێرتاق. ئەمە جۆرێکە لە تیڕازێکی بیناسازی یاخود شێوازێکی بیناسازی کە دروست کراوە لە سەردەمی بابانیەکان لە سەردەمی جەمیل بەگی کوڕی مەجید پاشای بابانە کە لە کۆتایی سەدەی 19 دێنە ئەم شارە دوای تەواوەتی دوای ڕوخانی میرنشینی بابانەکان لە سنووری سلێمانی دێنە ئێرەوە لێرە کۆمەڵێک کۆشک و تەلار دروستەکەن. ئەمەش یەکێکە لەو کۆشک و تەلارانە یاخود یەکێکە لەو ژێرتاقانە کە چەندانەیەکی کەشتە کفری هەبوو کە دانەیەکی کەشیان ماوە کە مای خۆشحاڵێ بەڵام بەداخەوە ئەمیان کێسە ئێمە ئەیخێنە بەرباس بە تەواوەتی لە ڕووی پێکاتەکەی و گۆڕانکارێکی زۆری بەسەراتەوە بەشێکی ڕووخاوە بە هەندێک کۆکاری مرۆی و هەندێک کۆکاری سروشتیش و لە ڕووی بیناسازیەوە یەکەیەکی تەواو جیاوازە و ئەتوانین بڵین هەم کۆڵانە کە سیارە توانێت بە ژێر ئەم بینایە بڕاوە بە شێوازێکی تریش خانوویەکی تەواوەتی لە ناوە بۆ کە ئێستا دوو ژووری بە تەواوەتی ماوەتەوە بەڵام بەداخەوە پێویستە بە زوویی چارەسەری کۆمەڵێک کەم و کورتی تیا بکرێت. ژێرتاق بینایەکە هەم لە سەرەوەی تاقەکە و هەم لە خوارەوەشی خانووی لێ دروست کراوە و تاقە فراوانەکەش ئەمبەر بۆ ئەو بەری کۆڵانێک دادەپۆشێت و بە ژێری داهات و چۆ دەکرێت. باسێکیش لە بیناسازی ئەم ژێرتاقانە بکەین کە ڕێژەیەکی زۆر قورساییان لەسرە بەڵام لەسەر چەند عەقدێک وەستاوە کە ئەمە لە ڕووی شوێنەواریەوە بە تەواوەتی ئەو عەقدانە کە پێیانوتری عەقدی نوکتیش تەواوی قورسی میچ و بیناکە دابەشەکەن بەسەر کۆڵەکانە بۆیە ئێستاش تا ئەوەی کە شوهەوا سەردەمێکی زۆری بەسەرا چووە و ئاوڕی لێ نەدراوەتەوە بە هیچ شوێک سانە نەکراوەتەوە بەڵام ئەبینین کە بەشێکی هێشتا ماوەتەوە کە مای دڵخۆشیە بەڵام پێویستی بە ئاوڕدەدانەوەی جدیە. هونەری نەخشەسازی و بیناسازی دەگمەن و بە سەلیقە لە دروستکردنی ئەم ژێرتاقانەی کفریدا بەکارهێنراون. لە کفری 4 ژێرتاق هەبوون کە مێژوویان لە سەدەیەک زیاترە. ئێستا 2 دانەیان ماوەتەوە و کەس خەمی پاراستنیان ناخوات.